و چالاکوانی بواری مەدەنی پای حاج سەعیدم لە خەزایەکان لەگەڵتانم خۆم خۆشحاڵ دەزانم لێرەوە پەیامی خۆم بگەین و هاوکار بین لەسەر خستنی تێپەڕاندنی ئەم قۆناغە کە کوردستانی گرتوتەوە ئەویش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە کە بۆتە پەتایەکی جیهانی و لێرەوە داوا لەسەر جەماوە نیشتیمانیانی بەڕێز و خۆشەویستەکەم هەمومان بەیەکەوە هاوکاری دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بین و ڕێنمایەکانی وزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم جێبەجێ بکەین لە پێناوی بەسەرکەوتووی تێپەڕاندنی ئەم قۆناغە و بەکەمترین زیانی ژیانی مرۆیی لێدەچوون. من وەکو دەبینم لە تەواوی وڵاتانی جیهانەکەم ئەم ڤایرۆسە بڵاو بووەتەوە بە تایبەتی بیدایەت کە لە وڵاتی سین بڵاو بووەتەوە، بەڵام بە هۆی گرتنەبەری کۆمەڵێک ڕۆژێنی توند و جێبەجێکردنە ڕێنماییەکانی هاوڵاتیانی وڵاتی چین سەرکەوتوانە توانیان قۆناغی کۆتایی هاتن بە وەسەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنادا بە کەمترین زیانی مادی و بەشەری لێ دەرچن. بۆیە دووبارە من داواکارم هەمومان بەیەکەوە لە ماڵەکانمان بمێنینەوە، خۆمان کەرەنتینە بکەین. من چرا شەماڵ قوتابی ماستەر لە زانستە سیاسەکان لە زانکۆی سلێمانی. وەک دەزانن لە ئێستادا مرۆڤایەتی ڕووبەڕووی ڤایرۆسێکی کوشندە بۆتەوە. پێویستە لەسەرمان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین لە پێناو پاراستنی ژیانی خۆمان و خانەوادەکانمان و تاکانی تر کۆمەلگا. لەبیرتان نەچێت پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن لە پێناو پاراستنی ژیانی ئازیزانتان و ڕزگارکردنی مرۆڤایەتی لەم ڤایرۆسە. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئینشاڵڵا. من شبان گۆبتەپەی شاعیری لاو ئەمەوێت لەسەر ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کە بەرەوشی وڵاتەکەمان و وڵاتانی جیهانی گرتووە پەیامی خۆم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بڵێم. لێرەوە داواتان لێ کە مازیزان لە ماڵەکانی خۆتان بمێننەوە سەردانی ناوچە گشتەکان و ناوچە قەڵەباڵغی و شوێنە جم و جۆڵەکان مەکەن و پێویستە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بەباشی جێبەجێ بکەین. چونکە دکتۆرە ئازیزەکان لە پێناو لەشساغی و تەندروستیەکی باشی ئێمەدا شەو ڕۆژان خسۆتە سەریەک تاوەکو ئێمە لەشساغ بووین و هەروەها برایانی پۆلیس و ئاسایشی لە پێناو تەندروستیەکی باشی ئێمەشدا ئەوانی شەو ڕۆژان خسۆتە سەری یەک بۆ ئەوەی ئێمە لەشساغ و تەندروست باش بین.